ئیسرائیل 100% سەرکەوتو نەبوو، بەڵام حەماس 100% دۆڕا. بۆچی لە میسر کرا ئەم ڕێکەوتنە؟ بە گوێرەی ڕێکەوتنەکە حەماس هیچ جۆرە دەسەڵاتێکی لە داهاتوی حکومڕانی غەزەدا نامێنێت. حکومڕانی ئەمنی غەزەش لەژێر کۆنتترۆلی ئیسرائیلدا دەبێت. ئەم ڕێکەوتنەی کە لە شەرم شێخ کرا ئەتوانین بڵین ئاوی کرد بە ئاگرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام ئێران هەموو کات و ساتێک دەتوانێت بەشێک بێ لە پیلانێک بۆ تێکدان کە ئەم حکوومەتی کاتیە دەسەڵاتی گرت بە شێوازێکی زۆر جددی هێرش بکرێتە سەر کوردستان، هێرش بکرێتە سەر ڕۆژاوە و دەسەڵاتی هەسەدا زۆر لاواز بێ یا لە ناو بچێت. ئەمەی لە شەرم و شەیخ کرا ئەگەر جێبەجێ بێ و ئەگەر ئەو جۆرەی کە ترامپ بەنیازە جێبەجێ بێ نەک تەنیا گۆڕانکاریەکان ڕانەوەستاوە بەڵکو کۆڕانکاریەکان بە ڕادەیەکی بەرچاو بە ئەنجام دەگا. حەماس و ئیسرائیل کامیان براوە بوون. ئاوێکی ساردی کرد بە هەمووی هەوڵەکانی کە ترامپ دەبوو بیدا. بەڕێزان خۆشەویستانم کاتتان باش لە هەر کوێکەن ساغ و سەلامت بن. خۆشەویستان، وڵاتی میسر بە تایبەت شەرم شێخ بوو بە کۆکەرەوەی بەشێکی زۆر لە لووتکەی وڵاتانی جیهان و ناوچەکە. ڕێکەوتنێک لە شەرم شێخ ئەنجام درا، واژۆ کرا. ئەم ڕێکەوتنە ئەگەرچی لە ناوەڕۆکدا جەخت لە سەر وەستاندنی جەنگ لە نێوان ئیسرائیل و حەماس کرا، بەڵام لە کەڤەری ئەم ڕێکەوتنەیە ئەگەری هەیە ڕێکەوتنەکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ. ئەم ڕێکەوتنە بە دەستپێشخەری ترامپ سەرۆکی ئەمریکا ئەنجام درا و ڕۆڵی هەندێک وڵاتانیش لە ناوچەکەدا لە بەرچاو گیراوە. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم ڕێکەوتنە و بۆ لێکەوتەکانی ئەم ڕێکەوتنە و لە دوای ئەم ڕێکەوتنە و چوونە بواری جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لەگەڵ بەڕێز کاک هێمن مەحموود، ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری میدیای سبەی گفتوگۆەکەین. مامۆستا هێمن بەخێر بێت. زۆر سپاس بۆیەوە. کاک هێمن، ئەگەر باگراوندێکمان بیتێ لەسەر ڕێکەوتنەکە چۆن بوو؟ سڵاو لە ئێوە و هاوکاران و بینەران و بیسەرانی سبەی. لە ڕاستیدا ئەمە دەست پێشخەریەک بوو لەلایەن دۆناڵد ترامپ. ئەم ڕێکەوتنێکە کە خۆی لە 20 خاڵدا دەبینێتەوە. چەندانە قۆناغی هەیە، قۆناغ بە قۆناغ دەبێت جێبەجێ بکرێ. لە داهاتوو قۆناغی یەکەم بە ئاڵوگۆڕکردنی بارمتەکان و بارمتە ئیسرائیلیەکان و زیندانی فەڵەستینیەکان دەست پێ دەکا و لە کۆتاییشیدا بڕیارەکە دەسەڵاتی غەزە بدرێتە دەست، حاکمیەت و حکومڕانی غەزە بدرێتە دەست دەسەڵاتی فەڵەستینی بە مەرجی دیاری کراوە. مەرجەکان هیچ دیاری کرا، هیچ ئاماژەی بۆ کراوە مەرجەکان چین؟ بەڵێ، چەند مەرجی گرنگی تێدایە. یەکەمیانەوەیە کە ئێمە دوێنێ دیتمان کە بارمتە ئیسرائیلیەکان 20 بارمتە ئیسرائیلی بوون کەوانەی کە زیندوو مابوون لەلایەنی حەماسەوە ئازاد کران. لەو بەریشەوە نزیکەی 2000 زیندانی فەڵەستینی لە نێوانیاندا 250 کەس کە سزای هەتاییان بۆ ئازاد کران. قۆناغەکانی دواتریش وردە وردە ئیسرائیل دەبێت بکشێتەوە لە غەزە، هێڵێکیان بۆ داناوە بچێتەوە پشت ئەو هێڵە دیاری کراوە و ئیتر وردە وردە دەست بە ئاوەدانکردنەوەکەی دەکرێتەوە. هەنگاوی یەکەمی کە ڕاگررتنی شەڕ و هاوکات ڕاگررتنی بردمانەکانی ئیسرائیل و لەو لاشەوە ئازادکردنی بارمتە ئیسرائیلیەکان بوو، ئەمە جێبەجێ کرا بوو بەهۆی دڵخۆشی هەمووی جیهانیش. بەڵامی تر دەبێت بینی قۆناغەکانی دیکەی چۆن جێبەجێ. باسی قۆناغەکانی دیکەکەین. کاک هێمن، ئێستا حەماس هیچ بارمتەیەکی لەلا نەماوە؟ نەخێر، حەماس بارمتە زیندوەکانی هەمووی ئازاد کردووە. ئەو بارمتانەی وا کوژراون ئەمانەی لە دەستدا ماوە. ئەمەش بە پێی ڕێکەوتنەکە دەبێت تەرمەکانیان ڕادستی ئیسرائیل بکرێتەوە، بەڵام تا ئێستا زۆر ئەم پرۆسەیە بە خاوی دەڕواتە پێشیان. مامۆستا هێمن، بۆچی زۆر هەندێک لە وڵاتانی عەرەبی و لە نێویشاندا تورکیاش وەکو لایەنێکی دی زۆر هەوڵیدا کە ئەم جەنگە بوەسێنرێت؟ هەڵبەتە دواتر باسی ڕۆڵی تورکیا ئەکەین. بۆچی لەسەر دەستی ترامپ ئەم ڕێکەوتنە کرا؟ لە ڕاستیدا ئێوە لە سیاسەتدا پێی دەڵێن ڕایالپۆلیتیک.
ترامپ کەسێکی دیارە نوێنەرایەتی وڵاتێک دەکا کە ئەو وڵاتێکی بەهێزە گرنگترینیشتیژەوەیە کە ئەمریکا پاڵ پشتیەکی سەرەکی ئیسرائیل بووە لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردووەدا بەهۆی ئەوەی کە بەردەوام پاڵپشتی ئیسرائیلیشی کردو دیارە قسەکانیشی دەتوانێت حکم بک بەسەر ئیسرائیلدا کاریگەری پێ بەسەر ئیسرائیلدا چونکە هەر وڵاتێکی دیکە باە زۆر زەحمەت بوو کە ئەم حکوومەتە ڕاسترەوە تونندڕەوەی نەتەنیاهوو ڕازی بێ گوێڕایال بێ و ئەو ڕێکەوتنەکە جێبەجێ بکە لەبەرەوە تەنیا کەسێکی کە دەیتوانی ئەما گربەستە لە ڕاستیدا جێبەجێ بکە ترامپ. ئەتوانین ئەوەی لێ بخوێنینەوە ترامپ بە ئەم دەست پێشخەریەی ئەگەر ناتەنیاهۆ نەچوایەتە ژێرباری ئەوە پشتیوانی لە ئیسرائیل بڕی زۆر زەحمەتە چونکە ئەوەندە تێکەڵاوی ئەمریکا و ئیسرائیل لەلایەنە جۆرا و جۆرەکان داوەندە تێکەڵاون زۆر زەحمەت بوو ئەو کارە بکردێت چونمە خودی ترامپ نییە ئەمە سیستمی دەسەڵاتی سیاسی حکومڕانی ئەمریکایە کە بەیەکەوە پاڵپشتی ئیسرائیل دەکەن ئەمە شتێکی مێژوویە باسی 2 ساڵ و 3 ساڵ و 10 ساڵ لەمەوبەریش نییە لە کۆنگرسەوە ئیسرائیل پشتیوانی دەکرێت ئیسرائیل لۆبیەکی زۆر بەهێزی لە ناو میدیاکانی ئەمریکادا لە ناو سێحەبی سەرمایە و وەبەرهێنانی ئەمریکادا هەیە لەبەرەوە زۆر زەحمەت بوو بکرابایە بەڵام ئیتر ئەم حکومەی کە کردیشی ترامپ بە بڕوای من تا ئێستا باش ڕۆیشتۆتە پێشێ بەڵام ئیتر دەتوانین لەسەر چارە نووسەکەی و داهاتوەکەشی قسە بکەین. بۆچی لە میسر کرا ئەم ڕێکەوتنە؟ مسر بەهۆی ئەوەی کە هەم پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەیە هەم پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا باشە هەم وڵاتێکە کە وەک دراوسەی گرنگی حەماس و فەڵەستین دێتە بەرچاو لە ماوەی 2 ساڵی ڕابردووشدا بەردەوام وەک نێوەندگیرێک ڕۆڵی ژێراوە باشترین وڵاتێک بوو کە دەیتوانی ئەم ڕێکەوتنە بکات چەندین جاری دیکەژ ئەم ڕێکەوتنانە کراوە مسر بۆ خۆی پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل باشە یەکەم وڵاتی عربی بووە کە پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردوێتەوە پەیمانی ئاشتی لەگەڵ ئیسرائیل بەستووە لەبەرەوە بەڕادەیەک ئیسرائیلیش متمانەی پێ دەکات. باش کەواتە ئەتوانین بڵین قەتەر نەی ئەتوانی و ڕۆڵە ببینێ؟ قەتەر ئەگەر پێشتریش بیتوانی باە دیارە دوای هێرشەکەی ئیسرائیل کە بۆ سەر قەتەر کردی بە بڕوای من قەتەر بە خۆی بووە بەشێک لە کێشەکە بەشێک لە ئاڵۆزترکردنی بابەتی ئاگربەست. دواتریش قەتەر پەیوەندی فەرمی و ڕاستەوخۆی لە ڕاستیدا لەگەڵ ئیسرائیل نییە و نەخێر بە بڕوای من مسر دەیتوانی باشترین وڵات بێت زەحمەت بوو کە قەتەر قبوڵ بکرێت. کاکێ من ڕێکەوتنەکە یعنی ڕێکەوتنەکە بۆ وەستاندنی جەنگ بوو لە نێوان ئیسرائیل و حەماس بەڵام هیچ کام لەو دوولایەنە لەناو ڕێکەوتنەکەی ئامادە نەبوون بۆ واژۆکردنەکەی چی لەمە خوێنیتەوە جەنابەت؟ بە بڕوای من ئەمە زۆر گرنگ نییە ئێمە گەر سیر ڕێکەوتنەکە بکەین ڕێکەوتنەکە بۆیە ئەوەندە گەورە کراوە ترامپ بۆ خۆی بەشداری ڕێکەوتنەکەی کرد چەندین وڵاتی زلهێزی جیهان هاتن ڕێکەوتنەکە و لەبەرەوە شەرعیەتێک بدرێ بە ڕێکەوتنەکە لەبەرەوە هیچ کام لەلایەنەکان دواتر نەتوانن پێشێلی بکەن لەبەرەوە ئەوەی کە بۆ خۆیان نەبوون لە ڕێکەوتنەکەدا بە بڕوای من زۆر شتەکە ئێمە شتی گرنگترمان هەیە لەو بابەتە لەبەرەوە ئەمە زۆر خاڵی جێگایی نییە بەهەرحاڵ ئەمانە دوشمنی یەکترین و هیچ کاتێکش لە ماوەی 2 ساڵەدا ئامادە نەبوون ڕاستەوخۆ لەگەڵ یەکتری دانوستان بکەن پێشتریش کە بووە بە نێوەندگیری قەتەر و میسر کراوە و قسانەی کە کراوە و ئەو شتانی لە نێوان یەکتریدا ئاڵ و گۆڵ کراوە لەبەرەوە ئەمە گرنگ نییە بەڵام لە کۆتاییدا ئامانجی ڕێکەوتنەکە ئەوەیە کە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت بەهەرحاڵ ڕەنگە زۆربەی ئەو پەیوەندیانە ئاسایی بنەوە. ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت حەماس لەناو ساحەکەیان دەمێنێت؟ بە گوێرەی ڕێکەوتنەکە حەماس هیچ جۆرە دەسەڵاتێکی لە داهاتوی حکومڕانی غەزەدا نامێنێت. بەڵام ئەتوانێت کاری سیاسی بکە؟ بە هیچ شێوازێک کاری سیاسی وەگەوەی کە وەک حیزبێکی سیاسی لە ژێر ناوی حەماسدا بێ و نەخێر بەڵام خۆب ئەمە ئایدۆلۆژیای ڕەنگە لە داهاتوودا ئەم ئایدۆلۆژیای حەماسەتی خۆی لە کالبوود و لە لەشێکی دیکەدا بدۆزێتەوە بە شێوازێکی دیکە بێتەوە نوێ ساحەی سیاسی بەڵام ئەوەی کە بە ناوی حەماسەوە بێ و بەو شێوازە و پێکاتەیەوە نەخێر بە هیچ شێوازێک چەکی نابێ پێبێ لە چەکدا ماڵ دەدرێت بە گشتی غەزە لە چەکدا دادەماڵدرێت و حکومڕانی ئەمنی
غەزەش لەژێر کۆنتترۆلی ئیسرائیلدا دەبێت. بەڵێ هەندێک لە وڵاتان بەشداریکردنیان بوو بەجێی سەرنج، هەندێک لە وڵاتانیش بەشدار نەبوونیان بوو بەجێی سەرنج. لەوانە بەشداربوونی عێراق بوو بەجێی سەرنجی میدیاکان، چکە دۆناڵد ترامپ لە عێراق بڕیاری دەستگیرکردنی هەیە و بەشدار نەبوونی ئێرانیش جارێکی دیکە بوو بە سەرنج. ئەگەرچی ئێران نازانم داوت کرا بوو بۆ شەرمشێخ. لە ڕاستیدا لە سەرەتادا ئەمە وا باسکرا لە نێو میدیاکان کە ئێران لەلایەن ئەمریکاوە بانکێش کراوە، بەڵام ماڵپەڕی ئەکسیۆس پاراگرابیت بڵاوی کردەوە کە نەخێر هیچ بانگێشنامەیەکی فەرمی لەلایەنی ئەمریکاوە نەکراوە، بەڵام خودی سیسی وەک سەرۆک کۆماری مسر ئێرانی بانکێش کرد بۆ کۆبوونەوەکە. ئەی ئێران چۆن بەدەم بانگهێشتەکەەوە نەچوو یاخود ئەو بەیان نامەتوندە چیە دەری کردووە؟ بەهەرحاڵ ئێران لەم نێوانەدا لە سەرەتای کە ڕێکەوتنەکە کراوە تێکەڵەیەک بووە لە تووڕەیی لە بێدەنگی لە سەرکۆنەکردن لە هۆشداریدان. ئێران ئێمە دەزانین سەرپەرشتی بەرەیەکی دەکرد بە نێوی بەرەی مقاومە لە ماوەی ساڵانی ڕابردوو و حەماس بەشێکی سەرەکی ئەم بەرە مقاومەیی دروست دەکرد. لەبەرەوە لە ماوەی ئەم چەند ساڵەدا بەتایبەت لە دوای 7 ئۆکتۆبرەوە تا ئێستا ئێمە دەبینین کە ئەو بەرەی کە بە ناوی بەرەی مقاومە ناسرا بوو دانە بەدانا خەریکە هێزەکانیان لە ناو دەچندیان بەڕادەیەکی زۆر لاواز دەبن. ئەمەش ئێران خۆی بە بەشێک دەزانێت لەم جەریانە و بەهەرحاڵ بەدڵیشی نییە بە بڕوای من ئەم ڕێکەوتنەی بەدڵ نابێ و هەمووی هەوڵی خۆشی دەدا لە داهاتوودا کە ئەو جۆرەی کە لە کۆتاییدا بڕیار دراوە کە ئەمە بدرێتەوە بە دەسەڵاتی فەڵەستینی و ئیدارەکەی بە مەجموعەیەک لە تکنوکراتەکاندا بیکەن، بە بڕوای من ئەمە لەگەڵ ئەم سیاسەتانی ئێران بۆ ناوچەکەی هەیە نانخوێنێتەوە. لەبەرەوە ئێران ڕەنگە لە داهاتوودا هەوڵ بدا لە ڕێگەی جۆرا و جۆرەوە بە جۆرێک تەگەرە بخاتە نێو ڕێکەوتنەکەەوە. ئەو دەسەڵات و پێگەی ماوە کە بتوانێت تەگەرە بخاتە بەردەم ڕێکەوتنەکانی ئەمریکا کاکێمن ئێران؟ بە هەر حاڵ ئێمە ئەگەر بڵین ئێران بە تەواوی هەژمونەکەی لە ناوچەکەدا بە 100% لاواز بووە، بە بڕای من ئەمە تۆزێک گەشتبینانەیە. لەبەرەوە ئێران دەتوانێت لە ڕێگەی خۆڕێکخستنەوەەوە بە هەرحاڵ مکانیزمی دیاریکراوەوە دووبارە وردە خۆی بخسێنێتە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە، بەڵام زۆر زەحمەتە. لەبەرەوە ئێستا هەم لەباری سیاسی مەشروعیەت و ڕەوایەتی بەڕادەیەکی زۆر لەدەستداوە، هەم لەباری لۆجیستیک و سەربازی ئەم ڕێگا و شاڕێگایانەی کە بۆ پەیوەندی بووی ئەمانە لە ناوچوون بەتایبەت سووریا لە ناوچوونی سووریا دەستڕسی ئێرانی بە هەرحاڵ بۆ حیزب الله و لەوێشەوە بۆ فلستین زۆر ئاستەم و زەحمەت کردووە. لەبەرەوە زۆر زەحمەتە لە داهاتوویەکی نزیکدا بتوانێ ئەو شتەی کە بوو پێشتر لانیکەم 50% دووبارە بەدەست بێنێتەوە. ئەوەی کە دەشیبینین لە ئێستاشدا بە هەرحاڵ بەڵام ئەو بیرۆکەیە و ئایدیایە ماوە. لەبەرەوە کاتێکی کە ئایدیاکە دەمێنێ، کاتێکی کە بیرۆکەکە دەمێنێ، ئامانجەکان دەمێنێ، هەر کات و ساتێک بۆی هەیە کە لە ڕێگەیەکی دیکەوە دووبارە بخۆی بخسێنێتەوە، ئەگەرچی زۆر زەحمەتە. ئەو ڕۆڵەی ماوە ئێران لە عێراقدا، ئەو ڕۆڵی کە جاران هەیە بوو چکە لە عێراق نەدرا، خۆمان نەزانین، ینی هەموو گروپە مەزهەبگەراکان هەموو گروپە وەلاییەکانی سەر بە ئێران تا ئێستا لە پێگەی خۆیاندا ماون، ینی لاواز نەکراون وەکو ئەوەی کە لە حیزب الله کرا، وەکو ئەوەی کە لە هەندێک لە حوسیەکان درا، ینی ئەو پێگەی ئێران لە ناو عێراقدا ماوەتەوە. بە هەر حاڵ عێراق لەگەڵ حوسیەکان یان لەگەڵ حیزب اللهی لوبنان زۆر جیاوازە، بەهۆی ئەوەی کە عێراق بەخۆی وڵاتێکە و ئەو وڵاتە پەیوەندی فەرمی لەگەڵ ئەمریکا هەیە، باڵیۆزخانەی ئەمریکا لە عێراق بوونیان هەیە و عێراق ئەمریکا پەیوەندیەکی باشی تەنانەت لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و لەگەڵ حکوومەتی شیعە سوودانی هەیەتی ئەمریکا. لەبەرەوە قیاسکردن و بەراوردکردنی عێراق وەک دەوڵەتێک وەک ستەیتێکی کە دنیا دانی پێدادەنێ وڵاتێکی نەوتیە، وڵاتێکی سێحەبی پارە و سەرمایەکی زۆرە، لەگەڵ حوسیەکان زۆر جیاوازە. بەڵام
ئەمەی کە بڵێین هەژمۆنەکەی وەک پێشترماوە نەخێر ئێران پێگەکەی لە عێراق لاواز بووە و هەمووی ئاراستەکانیش بەو ئاراستەیە ئاماژەکان دەڕۆن کە ڕەنگە لە داهاتوودا پیلانێک بێ بەوەی کە دەستی ئێران زیاتریش کورد بێتەوە. ئەوەی کە ئێمە دەبینین هیچ بەسەر حیزب بەسەر گروپەکانی سەر بە حەشتی شعبی ناتووەوەیە کە لە ماوەی ئەو هەموو شەڕ و ئاژاوە و ئەوەی کە ئێران تەنانەت لەگەڵ ئیسرائیلیش تووشی شەڕێکی گەورە بوو ئەمانە هیچ بەرخۆردانێکیان نەبوو هیچ هێرشێکیان ئەنجامدا لەبەرەوە ئەمانە خۆیان کۆ کردوێتەوە و هەڕەشەشیان لێ دەکرێت بە هەر جۆرێک ئەمانە بیانەوێت تەنانەت ئێمە لەبیرمان نەچێت کە یاسای حەشتی شعبیش لە نێو پارلماندا سەر ڕایەوەی گروپە شیعەکان زۆر پشتی پشگیریان دەکرد بەڵام لە کۆتاییدا چونکە ئەمریکا ڕازی نەبوو لەسەری تا ئێستا پەسەند نەکراوە لەبەرەوە هەمووی ئەمانە شتە بە ئێمە نیشان دەدا کە لە داهاتووشدا هەوڵ دەدرێت کە پێگەی ئێران لاواز بکرێت ئەگەر چی من لەو باوەڕەدا نیم کە پێگەی ئێران بە تەواوەتی و 100% لە عێراقدا سڕدراوەتەوە یان نەماوە ئێران ئێستاش هێزی هەیە ئێستاش لایەنی جۆرا و جۆری سربەخۆی هەیە ئێستاش دەسەڵاتی هەیە ئێستاش هەژمۆنی هەیە بەڵام ئیتر لە داهاتوودا دەبێت بزانین کە ڕووداوەکان زۆر لە ناکاون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووداوەکان بەرەو چه ئاراستەیەک دەڕۆن ئەگەر ئەو گروپانە لە ئاگەری سەرهەڵدانەوەی شەڕێکی دیکە لە نێوانی ئیسرائیل و ئێراندا ئەم گروپانە هەرو سیاسەتەی کە لە ماوەی ئەم 12 ڕۆژی شەڕی پێشوەدا گرتیانە بەر هەر بەو جۆرە بەردەوام بن ڕەنگە دووبارە بتوانێت تەمەنیان درێژ بکەنەوە بەڵام ئەگەر بە هەر شێوازێک ئەمانە ببێنە ناو شەڕەکەوە بە بڕای من هەرو جۆری کە ناتانی ئەو شەڕەشەی لێکردن لە نەتەوەی گرتوەکان ئەمانە بێنە نێو شەڕەکەەوە ئەمانەش بەشێک دەبن لەو سیستمی کە ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل دەکەونە شەڕەوە. کاکێ من ئەم ڕێکەوتنەی کە لە شەرم شێخ کرا ئەتوانین بڵین ئاوی کرد بە ئاگرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زەحمەتە کاک ئیسماعیل ئێمە وا بڵین بەڵام یەکشت دەتوانین ئێمە گەشبین بین ئەوەیە کە کۆتایی بە شەڕ لە ئێستا دەهێناوە ئێمە دەزانین کە شەڕی ڕاستەوخۆ ئێمە دەزانین کە ئەم بارمتە ئیسرائیلیەکان ماوەی 2 ساڵ بوو کەسی بێتاوان بوون بەڕاستی ئەمانە دەست بە سەرجی کرابوون لەلایەنی حەماسەوە زۆر کەسیان کوژران لەو نێوانەدا ئەوانە گەڕاونەتەوە نێو باوشی بنەماڵەکانیانەوە لەلایەکی دیکەوە 60-70 هزار هاوڵاتی غەزا کوژراوند لەو ماوەیەدا و خەڵکێکی بێ ئاو بێنان بێدەرەتان لە نێو غەزەدا بەهەرحاڵ ئەمانش ڕەنگە ترگایشیان بۆ بکرێتەوە ڕەنگە یارمەتی زیاتری مرۆییان بکرێت لە ژێر کەشێکی ئارامدا ئێمە هەتا ئێستا دەتوانێت جیهان ببی بڵێکە دەستکەوتێکی باش بەدەساتوە بەڵام ئەوەی کە ئایا ئەمە بەردەوام دەبێ و ئەمە دەگا بە و هەمووی خاڵەکان جێبەجێ دەبێ و لە کۆتاییدا ئامانجی وڵاتانی ئیسلامی کە باسی لێکراوە و جۆری کە جەنابیشتان باستان کرد کە تورکیە ڕۆڵ دەگێرەوەمانە ئەمەیە کە دوودانە دەوڵەت دروست بکرێ لە داهاتوودا و دوو دەوڵەتی فلەستینی و ئیسرائیلی لە تەنیژ یەکترەوە بن ئەمە تۆزێک زەحمەتە و تۆزێک ئەمە بە بڕوای من هەمیشە باز لەوە دەکەم دەڵام ئەم ڕێکەوتنە لەسەر مەیدانێکی مینە کە هەر کام لەو مینانە ئەگەری تەقینەوەیان هەیە لەبەرەوە زۆر شت هەیە لەو نێوانەدا ڕۆڵی ئێران چی دەبێت لە داهاتوودا حەماس ئایا ئامادەیە دەستبەرداری چەک بێ ئامادەیە دەستبەرداری حکومڕانی غەزە بێ ئەوەی کە ئێمە لەم چۆن ڕۆژەدا دیتمان بەڕاستی ئاماژەی زۆر خراپ دەردەکەوێ من حەماس لە نێو خۆیاندا دەستیان کردووە بە کوشتن و نزیکەی 30 کەس کوژراون ومانە ئایا حەماس پابەندی ڕێکەوتنەکە دەبێت وە لە کۆتاییدا ئایا ئیسرائیل پابند بە ڕێکەوتنەکە دەبێت چونکە ئێمە نابێت بەس بچینە سەر حەماس و بڵین حەماس هەمووی تاوانەکان دەکات ئیسرائیلی ڕێکەوتنی لەگەڵ حیزبوڵای لوبنان کردووە بەڵام خۆ حیزبوڵای لوبنان ئێستاش لەگەڵەوەی کە بەڵێنی داوە چەکیشدا بنێ بەڵام ڕۆژانە دووبارە لوبنان بردمان دەکرێتەوە لەبەرەوە ئەمە پەیوەندیان هەیە بەیەکەوە چەندە حەماس و ئیسرائیل پابند بە ڕێکەوتنەکە بە سەرنجێکیش لەسەر تورکیا دابنین بەڕێز کاک هێمن تورکیا ڕۆڵی چی بوو لەم نێوەندەدا چکە ترامپ باسی لەوە کرد لە
لە وتارەکەی ترەمپە دوو لایەن زۆر بەزەقی باسکرا، یەک لەوانە ئەردۆغان، دوو لەوانە عێراق کە باسی لێوە کرا. باسی لەوە کرد کە ئەردۆغان ئەتوانێت ڕۆڵی هاوکاری و کاریگەر ببینێ بۆ کۆتایی پێهێنان بە شەڕی رووسیا و ئۆکراین. بۆ رووسیای دوورخستەوە بۆ ئەو ناوچەیە و هیچ کاریگەریەک و یاخود بڵێن هیچ ڕۆڵێکی پێنەدا لەم ڕێکەوتنەیە بە رووسیا بە تورکیا ئەردۆغان. بە هەر حاڵ تورکیا وڵاتێکی زلهێزی و بەهێزی لە ناوچەکەدا هەیە، ئەندامی ناتۆیە و وڵاتێکی موسڵمانیشە. بە هەر حاڵ سەرکردایەتیەک هەیە کە سەرکردایەتیەکشی هەیە کە لە ئیخوانیەکان نزیکە. لەبەرەوە گرینگە کە تورکیا ببێ بە بەشێک لە ڕێگەچارە، نەبێ بە بەشێک لە تەگەرەنانەوە و گرفتنانەوە. لەبەرەوە ترامپ هەوڵ دەدا لە ڕێگەی ئەو شێوازە قسەکردنەوە هەمووی وڵاتەکان بە جۆرێک ڕابکێشێکە ڕۆڵێکی ئەرێنی بژێڕن. تەنانەت ئێمە لە بیرمان نەچێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا بە شێوازێک سەبارەت بە ئێران قسەی دەکرد کە ئێرانیش نەبێ بە بەشێک لە گرفتەکە، کە لە ڕاستیشدا ترامپ بەڵام ترامپ جۆرێکی باسی ئێران دەکرد کە نەبێ دەیکوت ئێرانیش قبوڵی کردووە، بە هەر حاڵ ئێرانیش هینی کردووە. لەبەرەوە هەوڵ دەدا کە وڵاتانێکی زیاتر بخزێنێتە نێوینەکەەوە. تورکیەش بە هەر حاڵ لە داهاتووی خۆی دەترسێ، نیگەرانە کە بەردەوامبوونی شەڕەکە، بەردەوامبوونی ئەم ئاڵۆزیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە لە داهاتوودا دامێنی خۆشی بگرێتەوە. لەبەرەوە تورکیەش هیواخوازی ئەوەیە کە ئەم کێشەیە کە 2 ساڵە ناوچەکەی گرتوێتەوە و دیاریش نییە، دەڵێن دەستپێکردنی شەڕەکە دیارە چێ دەستی پێدەکا، بەڵام کۆتایی هاتنەکەی دیار نییە. لەبەرەوە نیگەرانە لەوەی کە ئەم کێشانە بێنێ ئاوقای خۆشی بێتە و بێنێ ئێخەبەویش بگرێتەوە. لەبەرەوە ئێمە لە بیریشمان نەچێت چەندین جار بەرپرسانی ئیسرائیل هەڕەشیان لە تورکیە کردووە کە ئەم جارە سەرەی تورکیەش دێ، ئەم جارە نۆبەی تورکیەش دێ. لەبەرەوە تورکیە زۆر نیگەرانە، لەبەرەوە هەوڵ دەدا کە بە هەر حاڵ ببێ لە بەشێک لە ڕێگاچارەکە بۆ ئارامکردنی ئەو دۆخەی کە لە ئێستادا هەیە. تورکیە بارودۆخێکی ئابووری خراپی هەیە، لە بارودۆخێکی سیاسی زۆر خراپیشدایە هاوکات، بارودۆخێکی ناوخۆیی زۆر خراپیشی هەیە. حیزبی حاکمی ئەردوغان لەگەڵ حیزبەکانی دیکە حیزبە ئۆپۆزیسیۆنەکاندا لە خراپترین دۆخدان، خراپترین دۆخی ئابووریمانێ. لەبەرەوەیش پێی خۆشە بە جۆرێک سەقامگیریەک لە وڵاتەکە ببێ، لەبەرەوە بۆ خۆی ئەجنداکانی خۆی بە دوای ئەجنداکانی خۆی بکەوێت لە ناوچەکەدا. کاکە من ئەو تمۆحەی کە تورکیا هەیبوو لە جەنگی غەزە، ئەو تمۆحەی کە تورکیا هەیبوو لە گۆڕانکاریەکانی سووریا، ئەو تمۆحەی کە هەیبوو لە وەستاندنی جەنگ لە نێوان خۆیان و پێکەکە، تمۆحەکەی بەکوێ گەیشتووە؟ هەمان ئەو دەستکەوتانی بەدەست هات کە ئەیویست؟ بە هەر حاڵ هەتا ئێستا بە بڕوای من ئێمە دەبێت لە چەند شتدا بخوێنینەوە. لە کامەوە ئێمە لە سووریا لە ئێستا دەسەڵاتێک هەیە لە سووریە کە ئەو دەسەڵاتە پەیوەندیەکی قوڵی لەگەڵ تورکیا هەیە. لە ڕاستیدا ئەو دەسەڵاتە بە یارمەتی ڕاستەوخۆی تورکیا هاتۆتە سەر دەسەڵاتەوە. بەڵام پیلانەکانی لە سووریا بەو جۆرەی کە دەیویست هەتا ئێستا نەچۆتە پێشێ. مانە بە هەر حاڵ ئەمە بەهەویا بوو کە دوای ئەوەی کە ئەم حکوومەتی کاتیە دەسەڵاتی گرت بە شێوازێکی زۆر جددی هێرش بکرێتە سەر کوردستان، هێرش بکرێتە سەر ڕۆژاوە و دەسەڵاتی هەسەدا زۆر لاواز بێ یا لە ناو بچێ. بەڵام ئەوەی کە لە ئێستادا دەیبینین ئەوەیە تا ئێستا ئەم پلانانەی هیچی سەری نەگرتووە. ئەمریکا هاتووە بۆ قەناعەتە گەیشتووە کە حکوومەتێکی لامەرکەزی دەبێت لە سووریەدا بێتە سەرکار. ئەمەش لە ڕاستیدا بە زیانی تورکیەیە. پرۆسی ئاشتیش کە ئێمەوە دەیبینین کە هەنگاوەکان لەلایەنی پەکەکەوە تا ڕادەیەکی زۆر چۆتە پێشێ، بەڵام هەنگاوەکان لەلایەنی تورکیەوە خاوە و ئەو ئیرادە واقعیەی کە پێویستە لێرەدا بیبێ ئەو ئیرادە واقعیە لە نێو تورکیەدا نییە. لە ڕاستیدا ئەوە تۆزێک گومان دروست دەکات کە ئایا تورکیا بەڕاستی دەیەوێ کۆتایی بەم کێشەیە بێنیانەوەی کە ئەو کارێک کردوێتی بەس کاردانەوەیەک بووە، کاردانەوەیەکی تاکتیکی بووە بۆ دەربازبوون لەو ئالۆزیانەی کە لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی لەو مەترسیانەی کە
ئەو ڕۆژهەڵاتە ناوەڕاستە نوێیی کە باسی دەکەن خۆی بپارێزێ. ئەمەش لە داهاتوودا دیارە زۆر زیاتر ئاشکرا دەبێت، بەڵام ئەوەی کە هەیە ئێستاوەیە هەنگاوەکان زۆر کورتن. کاکە من لە ماوەی ڕابردوودا لە زۆرێک لە میدیاکانی جیهان و ناوخۆ و شرۆڤەکارانی وەکو جەنابتان باسییان لە گۆڕانکاریەک دەکرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەتوانین بڵین ئەم ڕێککەوتنی کە لە شەرم شێخ کرا گۆڕانکاریەکان ئیدی کۆتایی پێهات؟ بە بڕوای من ئەمەی لە شەرم و شەیخ کرا ئەگەر جێبەجێ بێ و ئەگەر ئەو جۆرەی کە ترامپ بەنیازە جێبەجێ بێ نەک تەنیا گۆڕانکاریەکان ڕانەوەستاوە بەڵکو گۆڕانکاریەکان بە ڕادەیەکی بەرچاو بە ئەنجام دەگا. ترامپ بە نیازە کە وردە وردە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی سەقامگیری ببێ. سیاسەتی ترامپ لە ئێستادا ئەوەیە کە شەڕەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆتاییان پێبێ لەبەرەوە ئەو تەرکیزێکی زۆر زیاتر بخاتە سەر چینەوە، چونکە نیگەرانی سەرەکی ترامپ لە ئێستادا لە چینە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ وڵاتی چین، ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕادەی پەنجاکان و شەستەکان ئەو گرنگی ئەو تۆیان نەماوە لە ڕاستیدا لە جیهاندا، و چونکە نەوتیش ئەم کالا استراتیژیکە نەماوە لە ئێستادا لە جیهاندا بەراورد بە 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ لەمەوە پێش. لەبەرەوە نیگەرانی سەرەکی ئەمریکا لە چینە، لە زیرەکی دەستکردی چینە، لە زۆر شتی دیکە. لەبەرەوە پێی خۆشە ئەو ناوچەیە ئارام بێتەوە. ئەو ناوچەیە چۆن ئارام دەبێت؟ ئەو ناوچەیە بە دوو کێشەی سەرەکی تێدایە کە ئەو دوو کێشە سەرەکیە بە بڕوای من چارەسەر نەبێ ئەو ناوچەیە وەک خۆی دەمێنێتەوە. یەکەم پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبە لەگەڵ ئیسرائیل کە ئێمە دیتمان لە دەورەی یەکەمی ترامپدا 4 وڵاتی هێنانی و ڕێکەوتنی ئیبراهیمەوە و ئەمریکا بەنیازە کە ئەو دەم ئێمە قسەش بوو لەسەر ئەوەی کە سعودیەش بێتە ناو ڕێکەوتنەکەەوە، بەڵام ئەوەی کە ئێمە دیتمان یەکێک لەو ئامانجە خراپانە و یەکێک لەو دیاردە ناشیرنانەی کە هێرشی 7 ئۆکتۆبری حەماس دروستی کرەوە بوو کە تا بەڕادەیەکی زۆر کۆتایی بە و دانوستانانە هێناکە. یەکێک لە ئامانجەکانیشی ئەوە بوو کە تەنانەت بە بڕیاری ئێرانیشی تێدا بوو کە ئەمە نەبێ. ئەگەر ئەو پەیوەندیەکانی نێو عەرەبەکان و وڵاتانی عەرەبی و ئیسرائیل دەبێ ئاسایی بێتەوە. جامە چ میکانیزمێکی بۆ دەدۆزنەوە دیار نییە. وڵاتانی عەرەبی لە ئێستادا دەڵێن دەبێ مەرجە بۆیان کە دوو دەوڵەتی دروست بکرێت. وڵاتانی عەرەبی ئەوەیە ئاساییکردنەوەی بارودۆخی ئەمان پەیوەستە بە دروستکردنی دەوڵەت بە ڕادەیەکی زۆر بەڕادەی لە ئێستادا وا دەڵێن. ئەمە چۆن لە داهاتوودا ئیمکانی ئەو شتە دەبێ بەهۆی جیۆپۆلیتیکی ئێستای فەڵەستین و ئیسرائیل کە بڕێک لەباری جوگرافیەوە زۆر زەحمەتە کە تۆ دەوڵەتێکی یەکگرتووت ببێ، بەڵام یەکێک لە مەرجەکانیان ئەوەیە کە باسی دەکەن. دووەم ئەمە بۆ خۆی ئەمە گرفتی یەکەم. گرفتی دووەم ئێرانە. لە ڕاستیدا ئێران خاوەنی ئێرانی لەژێر دەسەڵاتی ڕێبەری کۆماری ئیسلامی عەلی خامنەیی خاوەنی بیرۆکەیەکە، بە هەر حاڵ ئەمە بیرۆکەیەکە کە بەردەوام عەلی خامنەیی باسی لێ کردووە، دروستکردنی حکوومەتێکی ئیسلامی و لە ناوچوونی ئیسرائیل، و ئەمەش ئەم بیرۆکەیە بە بڕوای من دەبێ نەمێنێ. تا ئەو بیرۆکەیە من ناڵێم سبەینێ ئیسرائیل و ئەمریکا هێرش بۆ سەر ئێران دەکەن. بە هەر شێوازێک ئەم بیرۆکەی دەتوانێت حکوومەتی کۆماری ئیسلامی بمێنێ، بەڵام ئەم بیرۆکەی لە ناوبردننی ئیسرائیل و ئەم بیرۆکەی شەڕکردن و دوشمنایەتیکردن لەگەڵ ئیسرائیل نەمێنێ. بە هەر حاڵ ئەم دوودانەیە لەدانەکەی لە دوای جەنگی 12 ڕۆژەی ئیسرائیل ئێرانەوە هەست ناکەی ئەو بیرۆکەی کە جەنابەت باسیەکەی تۆزێک هێواش بووەتەوە؟ نەخێر، هیچ خامنەی وەک خۆی ماوەتەوە، تەنانەت لایەنە توندڕەوەکانیش لە ئێستادا زۆر تونتر قسە دەکەن. ڕەنگە لەباری سەربازی و لەباری ڕەنگە لەباری وێژمان و لەباری قسەکردن و لەمانش تۆزە قسەکانیان ئارام بوو بێتەوە، بەڵام ئەمەی کە لە ئەجێندایان هەیە و ئەمە ڕەنگە تونتریش بوو بێتەوە لەداهات، چونکە ئێستا دەزانن کە ئیسرائیل مەترسیەکی گەورەیە لەسەرمانەوەیان. لەبەر ئەوە هەتا ئەو دوو بابەتە هەڵبەت پەیوەندیان بە یەکتریشەوە هەیە، چونکە ئێران بۆ خۆی لە هەر کات و ساتێکدا دەتوانێت هەموو ئاگربەستێک تێک بدا لە ڕاستیدا. ئێران ئەگەر چی هەمیشە باز لەوە دەکرێت ئێران ڕەنگە نەتوانێت پیلانێکی گەورە بۆ ئاشتی
بەشێک بێ لە پیلانێکی گەورە بۆ ئاشتی بەڵام ئێران هەموو کات و ساتێک دەتوانێت بەشێک بێ لە پیلانێک بۆ تێکدان هەستن استراتژی ئێران وا دروست کراوە لە سەرەتاوە کە تۆ بەرەی مقاومەی دروست کرد لە دەوڵەتێکی لە ناو دەوڵەتێکی دیکەدا دروست دەکرد وە گەشتێ لە حیزب الله لە لوبناان دەیکرد وە گەشتێ حەماس لە فەلەستین دەیکرد ئەمە بۆیەکە هەر کاتێک بیاوێ هەمووی ڕێکەوتنەکان توانێت تێک بدا لەبەرەوە ئەمە پەیوەندی ئەم بەیەکتو ئایا داهاتوو ئێران چی دێدێ لە ڕاستیدا ئەمەیە کە ئایا ئەو جۆرەی کە باز دەکرێت شەڕێکی دیکە هەڵدەگیرسێتەوە ئێران بە شەڕ ناچار دەکرێت نەخێر ئێران دوێنێکە ترامپ لە هەم لە کنسێتی ئیسرائیل لە پەرلمانی ئیسرائیل هەمەوەی لە شەرم الشێخ باسی لە ئێران کرد کوتی دەتوانێت بێنێ ئاشتی بکەین ئێمە دەستمان بۆی درێژ کردوەوە بەڵام ئەم بەیانیە وەزارەتی دەرەوەی ئێران ڕاگەندراوێکی زۆر توندیدا کە ئاوێکی ساردی کرد بە هەمووی هەوڵەکانی کە ترامپ دەبوو بیدا ینی هیچ هینێکی نەکردوەوەدا کە دەبێت جێبەجێ بێت جاوانە پەیوەندی بەو دوو شتەوە هەیە ئەو بەو دوو فاکتەرەوە هەیە ڕۆژهەڵاتێکی ئارام من زۆر کاتت ناگرم بەڵام لە کۆتاییە پرسم حەماس و ئیسرائیل کامیان براوە بوون بە بڕوای من لە شەڕدا هیچ لایەنێکی براوەمان نییە ناتوانین بڵێن هیچ لایەنێک براوە بوون بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین ناتوانم بڵێم ئیسرائیل براوە بوو بەڵام لە ڕاستیدا حەماس 100% براوە نەبوو چونکە ئیسرائیل ئەگەر توانی سەرڕای ئەوەی کە خەڵکێکی کوژرا نزیکەی 2000 کەس بەڵام توانی کۆتایی بێنێ بە زۆر کۆس بوو کێشەی ژانەسەری کە دەیتوانی لە داهاتوودا بۆی دروست بێن سووریە بوو کۆتایی پێات حیزب الله بوو کۆتایی پێات ئێران بەڕادەیەکی زۆر لاواز کرا ئەمانە هەمووی دەستکەوت بوون بۆ ئیسرائیل بەڵام ئەوەی کە ئێمە بۆ حەماس ببینین کە چ دەستکەوتێکی حەماس بەدەستێنا بە بڕای من جگە لەوەی کە ماڵوێرانیەکی بۆ خەڵکەکەی دروست کرد و نزیکەی 6-7 کەس کوژران بە بڕای من حەماس سەرکەوتوو نەبوو لەو شەڕەدا و حەماس دۆڕاوە حەماس لە داهاتووشدا ناتوانێت هیچ ڕۆڵێکی لە داهاتووی بە بڕای من غەزەدا ببێ بە هیچ شێوازێک ئەو مەجالەی پێنادرێت لەبەرەوە ئەگەر بڵین ئیسرائیل 100% سەرکەوتوو نەبوو بەڵام حەماس 100% دۆڕا ڕێز و سڵام بۆ جەنابەت هەیە سپاس بۆ ئەوەی کە کاتی خۆتت بۆ مندا کاکێ من سپاس بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک هێمن مەحموود وەکو شرۆڤەکاری میدیای سبەی کۆتایی پێهات هیوادارم تااقەتان هەبوو بێ لەگەڵمان گوێتان لەم گفتوگۆیە گرت بێت هەر بژین